فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. خوشکان و برانی من دارم لاوتاری ام جمعدا باسێک لە توێژێک و ئەرکێکی ئینسانی و ئیمانی کە ڕۆژانە ئێمە لەگەڵیا یەکانگیر ئەبینەوە. هەموو ساڵێک یەکی مانگی 5 ناونراوە ڕۆژی کرێکارانی جیهان، ڕۆژێکی جیهانیە بۆ کرێکار، بۆ چینی ڕەنجدەر و ماندوو. لە یاساکانی سەرزەویە ڕۆژێکدا ئەنێن کرێکار پشوو بدات، ڕۆژێکدا ئەنێن کرێکار نرخاندنی بۆ بکرێ. بەڵام لە لای خوا جەلە جەلالوه و لە لای شەریعەتی خوا و لە لای پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لێبێت هیچ ڕۆژێک و هیچ سەعاتێک و هیچ کاتێک نییە کە کرێکار و چینی ماندوو و چینی دەستڕەنگین ڕێز و کەرامەت و حورمەتیان پارێزراو نەبێت، هەرگیز نابێت. لەبەر ئەوە پێم باشە لە موتارەدا تاوتوێکی ئەو باسە بکەین بە کورتی. لەبیرمان نەچێت کە دەڵێن کرێکار تەنها ئەوانە نین کە بینا دروسەکەن، وەستا و کرێکار نین. کرێکار واتە کرێی کارکردن، کەواتە هەر کەسێک بەرپرسیارەتیەک و ئەرکی ئەدرێ بەسەریا لە بەرامبەرە کرێیە گۆرەگرێت، ئەو کەسە ئەو کارەی خۆی بە کرێ ئەکات. لە ئیسلامە خەلیفەی وڵات، سەرۆکی وڵات، وەزیرێک، مدیر عامێک، هەموویان کرێکاری میلەتن. واتە کاتێک کرێیەک لە میلەت وەرەگرن لە بەرامبەرە ئەبێ ئەرکی ڕاپەڕێنن، بۆیە بە عەقدێک و گرێبەستێک ئەو بەرپرسیارەتیە وەرەگرن. کەواتە هەر کەسە کارێکی لە ئەستۆ گرت و لە بەرامبەرە داوای حەق و مافی خۆی کرد، ئەو کەسە کرێی کاری خۆی ئەوێت. بۆیە لە بیرمان نەچێت وەکو عەرزم کردن لە سەرۆکی وڵاتەوە بۆ وەزیرێک، بۆ مدیر عامێک، بۆ پزیشک و پارێزەرێک، بۆ پیشەوەرێک لە هەر جۆرێک لە تێزی پیشەکەی خۆیان ئیشەکات، کەسێک کە لە خواردنگەیەکە ئیشەکات، کەسێک نانەوایە، کەسێک وەستا و کرێکارە، موسەلیح و لێهاتوویە لە چاکسازی دەستگایەک و جۆرێک لە ئیشەکانی خۆیان ئەلەکترۆنی بێیان میکانیکی، هەموو ئەمانە ئیش ئەکەن و داوای کرێ ئەکەن. لە یاساکانی وڵاتانە بە زۆری مەگەر وڵاتێک تەواو دیکتاتۆر بێت و هیچ حسابێ بۆ ئەوە نەکا، ئێنا لە زۆربەی زۆری وڵاتانی جیهان لە یاسا و قەوانینەکان و دەستوریانە باسی ئەوە کراوە کە کرێکار ئەو توێژەیە دەبێ ڕیعایەتی بکرێ لە ئیشکردنا و کاتێ ئیشەکەی تەواو کرد مافەکەی پێ بدرێ. جۆری ئیشەکە و توانای ئیشەکە و پێویستیاتی ئیشەکەی ورد کراوەتەوە و کاتێ ئیشەکەی کرد نابێ زوڵمی لێ بکرێ، نابێ دەسی پێ بکرێ. کەواتە کاتێک توێژێک دەبینی خۆپشاندانەکەن، ڕۆژێک کرێکاران و ڕۆژێ مامۆستایان و ڕۆژێ تەندروستکاران و پزیشکان و کاتێک داوای موچەی خۆیانەکەن، کارێکی خراپیان نەکردووە، کارێکی کردووە داوای حەقێکی خۆیەکە کە یاسای ئاسمان و دەستنووسەکانی مرۆڤیش داوا ئەکاڵێ بێ بیدرێت. ئەم ئەنجامی ئەرکی خۆی کردووە، ئەرکی خۆی بەجێگەیاندووە. هاوارەکە ئەڵێ کوا کرێکەم، کە لە ڕاستیدا ئەمە هەنگاوێکە ئەچێتە خانەی زوڵم و ستەم،
ئەچێتە خانەی شەڕ لەگەڵ خواکردن کە ئێستا ئەرسانەکەم لەو فەرمودەیە کەسێک ئیش کا و تۆ کرێکەی نەدەیتێ تۆ دەسی پێ بکەیت جای دەسی پێکردن یا هەر نایدەیتێ یا کەمی ئەدەیتێ یا دوای ئەخەی هەموو ئەمانە ئەچنە خانەی تاوانی گەورە کاتێک کە یاسا دەستکردەکانی مرۆڤ باسی مافی کرێکار و توێژی کرێکار و حەقی خاوەنکار ڕوونەکاتەوە ئەبێ لە لای خوا و پێغەمبەر ئەم باسە چۆن بێت صلی الله عليه وسلم بۆیە زانایانی ئیسلام کاتێ سەیری کتێبە فقهیەکانەکەیت سبحان الله ئەوەندەی وردەکاریان کردووە ئەوەندەی وردەکاریان کردووە لە ئیش و جۆری ئیش و توانای ئیشکەرەکە بەرپرسیارەتی ئیشەکە و پێویستیاتی ئیشەکە دواتر کرێ و مافی خاوەن ئیش دواتر مافی ئەو کەسەی ئیشەکەی بۆ ئەکەین چ جۆرە ئیشێکی بۆ ئەکەین هەردوو لە ئەوەندە وردەکاری تیا کراوە تا ئەویا ئەڕۆن ئەگەر کەسێک و پیشەوەرێک و خاوەن پسپۆڕیەک خاوەن ئیشێکی کرد و خراپی کرد وەزیرێکە وەزارەتەکەی دڵسۆز نیەتیایە سەرۆکێکە دڵسۆز نییە بۆ میلەتی خۆی وەستایەکە دڵسۆز نییە لە ئیشەکەی خۆیان یان نەخێر خراپی کرد نەک دڵسۆز نییە لە دەستی دەرچوو ئیشەکەی سەقەت کرد ئەبێ هەموو قەرەبووی نوقسانیەکانی بکاتەوە ئەو ئێرشە و ئەو نوقسانیە و ئەو زەرەرەی کە داوێتی لە ئەستۆی خۆیەتی کەواتە بەرەک درویەک کاتێ بەرگێک ئەدورێت کورتە بۆ کەسەکە تەسکە بەبەری فراوانە چی یا ئەبێت چاکیکە یا ئەبێ بۆی قەرەبوو بکاتەوە بیبژێرێ کاتێک کە چاک ناکرێت لە ئیسلامە ئەو بنەمایانی کە باسی ئیژەکرێت کۆمەڵێک ئاەت و فەرمودەن زۆر گرنگن سەیری ئەم ئاەتەکە کە بەڕاستی موسڵماندا ئەچڵەکێنێت وەقل اعملوا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێ بە خەڵک اعملوا ئێوە ئیش بکەن ئێوە کاتێ ئیش ئەکەن فسيرى الله عملكم ورسوله خوا ئاگای لە ئیشەکەتانە خوا ئەزانێ چۆن ئیشێک ڕائەپەڕێنن و پێغەمبەری خوای شاهیدە بەسەرتانەوە کاتێک لەو زەمەنەی پێغەمبەرە بووە صلی الله عليه وسلم کاتێک موسا سەلامی خوای لێبێت ئاوارە ئەبێت لە مصر دەچێتە مەدیەن و لای پیاوێکی ساڵح دەمێنێتەوە ئەم پیاوە چەند جوان معاملە لەگەڵ موسا ئەکا ئەفەرمێت إني أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين على أن تأجرني 8 حجج من أمويتو 8 صال شوان بيت وأشد كم بزاوي خو مكتشيكي خوش مدلي ما رأكم وكريشوان يكشد أدمي فإن أتممت 10 فمن عندك خو أجر شوان يكا 10 صال بباشتر پیاوەتی خۆتە فەمین عندیک فەزڵی خۆت و ناشمەوێ زوڵمت لێ بکەم و زیادە ئەرکێ پێ بسپێرم کە لێرەیە ئەم پیاوە ساڵحە لەگەڵ ئەم پێغەمبەرەی خوا لەگەڵ موسایە کە ئێشتا وەحی بۆ نەهاتبوو سەلامی خوای لێبێ چەند وردی ئەکاتەوە عەقدێکەکا بۆ 8 ساڵ ئیشێکی بۆ بکە کە مەڕ و ماڵاتی هەیە و کوڕی نییە شوانی بۆ بکە کچەکانی شوانن کە ئەم گەنجە دێتە ماڵیان ئەیکا بە شوانی مەڕ و ماڵاتەکەی بۆی مەحرەمیش بێ بە ماڵ و مناڵەکەی کچێکی خۆی لێماراکە لەو لایشەوە فەرمێ 8 ساڵم لە تۆ ئەوێت ئەگەر دەبێ باشتر موساژە فەرمێت لەو دوو کاتە هەر کامیان بۆم تۆ چووە سەر ئەیکەم 8ەکە بەسەر چاو توانیشم ئەیکەم بەدە نەمتوانی عەزیەتم مەدە و تەکلیفم لێ مەکە سبحان الله ئەمەش دلیلێکی ترە بۆ گرێبەستی بینی خاوەن ئیش و خاوەن کارەکە ئەوەی کە ئیشەکە ڕائەپەڕێن ماوەتەوە ئێمە ئەوانەمان کە ئیش ئەکەین پیشەیەکمان هەیە حەزەکەین خاوەنی ئیشەکە کرێکەمان بە تەواوەتی و لە کاتی خۆیان باتێ و دڵخۆشیش بێ لە ئیشەکەی ئەوانەمان کە ئیش بە خەڵک ئەکەین حەز ئەکەین ئیشێکی جوان و پاک و چاکمان بۆ بکەن
بەڵام بەقەدەر ئەوەنەی حەزەکەین ئیشێکی جوان و پاکمان بۆ بکەن، ئەوەندە حەزەکەین کرێکەی لە کاتی خۆیان بینێ، ئەوەندە حەزەکەین کرێکەی بە زیادەوە بدەینێ، فەزڵێکیشی لەگەڵا بێت، پیاوەتی و ڕێزێکی زیادەشی پێوە بێت، ئەوە ئیمان و ویژدانێکی زیندووە و قەرارە ئەدا. ئێمە جاری وایە ئەمانەوێت کەسێک کە ئیشمان بۆ ئەکات چۆن مانەوێ وا ئیش بکە، بەس نامانەوێ ئێمە ئەو چۆنیەوێ وا بین لەگەڵیە. ئەمە زوڵمە، ئەمە ستەمێکی ئاشکرایە. تۆ داوای حەقی خۆ دەکەی بەس مافی ئەو نادەیت. بە پێچەوانەوە کاتێک کرێکارێک، پیشەوەرێک، بەرپرسێک، کارمەندێک داوای حەقەکەی خۆیەکە، موچەکەی خۆی، کرێکەی خۆی ئەوێت لە کاتی خۆیان بیدرێتێ، بەڵام لە خۆت بپرسە ئیشەکەت بە جوانی کردووە؟ ئەدای کاری سەرشانی خۆتت کردووە؟ کەم تەرخەم نەبوویت؟ پشتگوێت نەخستووە؟ خۆتت تیا ماندوو نەکردووە؟ ئیهمالت کردووە؟ کاتێک مامۆستایەک دەچێتە پۆلی وانەوتنەوە، ئەو 40 دقە ئەو نیو سەعاتە ئەو بڕێی دیاری کراوە، ڕەنگە 5 دقەی بۆ کرانەوە لەگەڵ قوتابی و قسەی خۆش و حاڵەتێکی ئاسایی دروستکەی تا گوێ بگرن، بەڵام نابێ دەرسەکە هەمووی سوعبەت و نوکتە گێڕانەوە بێت. ئەوە خیانەتە لەو قوتابیانە. کاتێک کرێکارێ دەچێتە سەر ئیش بۆ نوێشکردن و نان و خواردن و پشودان، مافی خۆیەتی ئەو کاتەی دیاری کراوە. زیاد لەوە دانیشێ نیو سەعات جگەرە بخوا و خۆی بدزێتەوە و بە ناوی چوونە سەر ئاوەوە 20 دقە خۆی مەحتەلکا و جاخۆ بەشی 2 دەستنوێژ و 2 چوونە سەر ئاوەکە ڕۆژەکە ئەگەر وابێت. کەواتە لەو لایشەوە چۆن داوای کرێکەتەکەی ئەرکەکەی خۆشت بە جوانی ئەنجام نەگەیاند. هەموو ئیشەکانی تر بەو شێوەن ئازیزانم. لە فەرمودەیەکی قودسیە پەروەردگار دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە کە مەخلوقەکان و مرۆڤەکان و جنۆکەکان ڕاوەستاون بۆ محاسەبە، خوا فەرمێ من ئەبمە محامی 3 کۆمەڵ خەڵک، خۆم محامیان ئەبم، خۆم ئەبمە خەسمی زاڵمەکەیان. کەسیانەکە یەکیان ئەمەیە فەرمێت رجل استأجر أجيرا استوفى منه ولم يعطه أجره رواه البخاري. یەکێک لەوانەی خوا فەرمێ من شەڕی لەسەرەکەم لە قیامەتە، ئەبمە تەرەف لە بەرامبەری ئەو خراپەکار و ستەمکارە. پیاوێکە کرێکارێکی بە کرێ گرتووە، وەستایەکی گرتووە، ئیشێکی داوا کردو و ئیشەکەیان بۆ کرد، بەڵام کرێکەی نەدایە و دەسی پێکرد. کرێکەی ناداتی. 15 ساڵە جووتی بۆ کردووی، ئێشتا کرێی تراکتۆرەکەی نەداوە. 10 ساڵە لە خانووەکەیە، ئێشتا وەساوکرێکارەکان قەرزاری وەساوکرێکارە. چەند جاری تر پارەت خوارد، چەندەی تر خەرجی کردووە. کوا وەستاوکرێکار، کوا مافی دوکاندار، کوا قەرزەکانت. آخر خوای گەورە خۆی ئەفەرمێت ئیشێ بە یەکێ بکەی ئیشەکەت بۆ بکات و کرێکەی نەیتێ من لە بەرامبەر تا ئەوەستم جەلە جەلالوه. خوا بفەرمێ من لە بەرامبەر تاوەستم خەسم، واتە من طرفم لە بەرامبەر تاوەساوم. لەمە زیاتر هەڕەشە هەیە لە بەرامبەری ئینسانی ستەمکارە کە مافی خەڵک بخوا، کە موچەی خەڵک بخوا، کرێی کرێکار و وەستا بخوا، قەرزی خەڵک پشتگوێ بخات. لەم هەڕەشە قورستر نییە ئیتر. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لەبارەی ئیشکردنەوە، ئەزیزەکەم هەر ئیشێکت گرتە دەست، ئەگەر لێت نەزانی کۆلکەمەلا دینی خەڵک ئەبا و کۆلکە پزیشکیش ڕۆحی خەڵک لە ناوە بە، کە ئیشێ نازانی خۆت فێر مەکە بەسەریەوە. جارێ بڕۆ بە شاگردی خۆت فێرکە، ئەمجا دەست بەرە ئیش. 4 جار شت خراپ کەی ئینشاڵڵا خۆت فێرەکەی، لەسەر حسابی خەڵک دروست نییە. ئەوە تاوان و خیانەتە لە خەڵک. بۆیە ڕەسوولی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه. خوا مرۆڤێکی خۆشەوێت لەناو ئێوە، لەناو مسلمانان و خەڵکە. خوا ئەم ئینسانەی زۆر خۆشەوێت. إذا عمل عملا أن يتقنه،
هەر ئیشێکی کرد وردەکاری تیا ئەکات، هەر ئیشێکی کرد جوانیەکە کە فرۆشیارە شتی جوان ئەفرۆشێت، کوالێتی ئەفرۆشێت. ئەگەر عادی بوو بە کڕیارەکە ئەڵێ ئەمە عادیە لێت تێک نەچێت، ئەمە عەسڵەکە نییە. بۆیە هەرزانە کە خواردن پێشکەشەکات، خواردنی جوان پاک. ئەم حەدیسەی پێغەمبەر کەینە قاعیدە ئیتر کۆتاییەتی لە شتەکە باش حاڵیە بین. پێغەمبەر فێرمانەکات صلی الله عليه وسلم حەزەکەی خەڵک چۆن مامەڵەت بکەن. ئەم پرسیارە لە من و لە ئێوەش، حەزەکەی لە بازاڕ شتی چۆنت پێ بفرۆشن؟ وەڵڵی حەزەکەم شتی زۆر زۆر چاک و عەسڵ و پاکم پێ بفرۆشن، میوە بێ، خواردن بێ، کەلوپەل بێ، شتی بێ غەش و غەلم پێ بفرۆشن، بێ فێڵ. دە خەڵکیش حەزەکە شتی وای پێ بفرۆشیت. حەزەکەی نرخی شتەکەی کە ئیکڕی چۆن بێت؟ وەڵڵی حەزەکەم نرخەکەی گونجاو بێت. حەز ناکەم دەستی کابرا ببڕم و هیچ خێر وەرنەگرێ. هەرگیز حەزم لەو مەعامەلە نییە ئازیزانم کە کابرا ئەڵێ هەر مایەکەی خۆی قەیناکە خاتری تۆ بێ. ئەی دوکانەکە و ئەی مناڵەکانی و ئەی لە کاربوونی و ئەی مەسرفی ئەم ئیش و کارە خۆ بەلاش نییە. لەبەرەوە هەمیشە پێغەمبەرە فەرمێ رحم الله سمحا، رحم الله رجلا سمحا إذا باع، سمحا إذا اشترى، سمحا إذا اقتضى. صلاة والسلام خواد لبي أي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمی ڕەحمەتی خوا لەو مرۆڤەی کاتێک کە ئەکرێت یا ئەفرۆشێ خاتری خەڵکەگرێ، کڕینیش لە کڕینیشە خاتری خەڵک بگرە. ئەوە نەڕی کەڕیگ مەکە، هیچ خێرێ نێڵیتەوە بۆ فرۆشیار. ماڵ و مناڵی هەیە، مەسرفی کردووە، ژیانی خەریکی ئەوەیە، کەی قەرارە لە بەلاش ئیش بکات؟ نەخێر، ئەبێ قازانج بۆ خەڵک دابنی. هەمومان حەزەکەین کە شتیان پێ فرۆشتین قازانجێکی معقول خرابێتە سەری. من بە خۆم ئەڵێم و بە ئێوە کاتێ شتێکە کڕی بای $100، دوایی بزانی ئەم $100 $50 پێدراوە، $50 خێر خراوەتە سەری. تو خۆی مرتاحیت؟ ئەبەدەن. واللهی هیچ کاممان مرتاح نین لە 100 خێر بخرێتە سەر شتێک کە ڕەنگە جاروباری ڕوویابێ. بەڵام دەی خۆشت وامە بە لەگەڵ خەڵکە، خۆشت خەڵک مەخڵەتێنە، ویژدانت ئیمانت خاترانە حەکەم بێ. کەواتە کاتێ ئەکڕیت خاتر بگرە بۆ دوکاندار و فرۆشیارەکە، بۆ وەستا و کرێکارەکە. کەواتە کاتێک خوا عەبدێکی خۆشەوێ کە ئیشێکی کرد جوان بی کە برای کرێکارە، برای موەزەف، برای پیشەوەر، برای فرۆشیار، ئیشەکەت جوان کە باخوا خۆشی بیت. کەواتە خۆشویستنی خوا تەنیا بە نوێژ و ڕۆژوو دەست ناکەوێت. ئەبێ نوێژ و ڕۆژوو فێرمان کا لە بازاڕە دەست پاک و نیەت پاک بین. لە ڕۆژ و نوێژ و حەج و عەمرە فێرمان کا لە دائیرە و دەوامەکەمانە دڵسۆز و دوور بین لە ڕیشوەت و لە سوخۆری، لە خەڵەتاندنی خەڵک و دەسی دەسی. معاملەکەی بۆ ناکا و دەسی دەسی پێەکە تا لە دەڵاڵێکی شەریک لە حرام و سووەکە پارەیە بەی بۆ کارمەندە جا ئیشەکەت بۆەکە. خوا بێ ئاگانیە لە مستەمانە. لە ئیسلامە توێژی ئیشکەر چۆن داوای حەقی خۆتی لێکەی ئیشێکی پاکت بۆ بکە، ئەبێ لە بیریشت بێ میهرەبان بی لەگەڵیا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوو زەڕی فەرموو ڕزای خوای لێبێت، فەرمووی ئەبوو زەڕ خزمەتکارەکانتان کە لە بەردەستانان براتانن. حتا پێغەمبەر لێرە فەرمووی خزمەتکار براتانن. لە مێژووی مرۆڤایەتی پێشووە ئەگەر بە عەقڵی مرۆڤ قەرار بدرێت نەوتراوە خزمەتکار برای ئاغاکەیە، نەوتراوە پاسەوان برای وەزیرە. هەرگیز وەزیر خۆی بە برای پاسەوان نەزانیوە، بەڵکو بە خزمەتکار و کۆیلی خۆی یەزانێ. ئەگەر ویژدانی زیندوو نەبێ و ئینسانیەتی لە گەشەیان نەبێت. کاتێک دەوڵەمەندێک خاوەن کۆمپانیا و بازرگانێکی گەورە ئایا شاگردەکانی پاکەوانی دوکانەکەی حەماڵەکان ئەمانە بە برای خۆی ئەزانێ؟ پێغەمبەر فەرمی ئەمانە ئیشتان بۆ ئەکەن براتانن، ئیخوانوکم خەوەلوکم. ئەوانەی
ئیش بۆ ئێوەکەن و لەگەڵ ئێوان براتانن. بۆچی برامانن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ فەرمووی لە خواردنی خۆتان خواردن بن بەوان، لە پۆشاکی خۆتان پۆشاک بدەن بەوان، پۆشاکیان بۆ بکەن. ئەگەر ئیشێکتان پێکردن نەیانتوانی یارمەتیان بن. بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوا. لە ئێمە لە بیرمان نەچێت فەرمووی پۆشاک و خواردن و کاریان بەدەمیانەوە بن، بەدەمیانەوە بن. کاتێک کرێکارێک گەگری بۆ ئەم هاوینە لەگەڵ تا بێت، چەند جوانە ئەم هاوینە، تۆ بیری پۆشاکی ئەم کرێکارە دەبێت کە 3 مانگ لەگەڵ تۆ لەو دەشتە ئیشەکە، بیری خواردنەکەی تەبێ، بیری پۆشاکی تەبێ، بیری موچەکەی تەبێ. کەواتە ئازیزەکەم لەم کاتەیە لەم وەزعەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خزمەتکارەکان براتانن، ئەمە ئەوێ عاتیفەی خاوەنکار بجوڵێنێ، بەردەستەکە کۆیلە نییە، بەردەستەکە مرۆڤی هاوڵاتی دەرەجە 2 نییە. تۆ بە فەزڵی خوا بووی بە دەوڵەمەند، بە فەزڵی خوا بوویتە خاوەن پۆست و خاوەنکار. خۆت لە خەڵک بە گەورەتر مەزانە. جارێک ئەو ڕووداوەم گێڕایەوە کە مناڵێک خواردن ئەبا بۆ کرێکارەکەیان، شپرز خسوێتە سەرسینێکە، باوکی بانگێکا فەرمی ڕۆڵە تەرتیبی کە جوانتر بی ڕازێنەرەوە، چونکە هەم خواردنەکە چاکەی لەگەڵەکەی ڕازاننەوەکە ڕێزی لێ ئەگریت. کەواتە چەند جوانە ئێمە ڕێز بگرین لە توێژێک کە ئیشمان بەبێ ئەوان ناڕوە. ئازیزانم، وەزیرێک خۆی ئەتوانێ خانوو دروستکات، مدیرێک ئەتوانێ خۆی سیارەکەی چاکە، نەخێر هەمومان کاری یەکتر تەواوەکەین. کەواتە گشتمان پێویستمان بە یەکترە و ئەوێ ڕێزی پیشەی یەکتر بگرین و مافی یەکتریش بدەین. ئیشی جوان مافی جوان. کەواتە لە ئیسلامە کرێکار کۆیلە نییە، براتە. لە ئیسلامە کرێکار خوێنی نامژرێت، ئەبێ هاوکاری بیت، بۆی دیاریکە. چەند جوانە لە ئیسلامە بێ عەقد هەبێ، گرێبەست هەبێ لە بینی ئیش و خاوەن ئیشە، ئیشکەر و خاوەن ئیشە. سەعاتەکان چەند ئیش بکەم، جۆری ئیشەکە چییە، پێویستیەکانم چییە، چ کەلوپەلێکم بۆ دابینەکەی، خۆم پاچ و خاکە ناز بێنم یا هی تۆ، خۆم مەکینە و مۆلی دەبێنم یا تۆ دابینی ئەەکەی، تۆ ئاو پەیا ئەەکەی لەم زەرعاتە یا من ئاو پەیاکە. ئەبێ ڕوون بێت هەمووی. ئەگەر کاتە ئیشەکانمان ڕوون نەبوو، دوای سێرەکەی نیزاع و شەڕ و ناکۆکی دروستە بێ، ئەمەڵێ وای کرد ئەوەڵێ وای کرد، هیچیشیان ڕاز ناکە، چونکە نەنووسراوە. ئەگەر بنووسرێت لە حەقیقەتا کێشە دروست نابێت. کەواتە چەند جوانە عەقد و گرێبەست هەبێ بۆ ئیشی گەورە، بۆ ئیشی درێژخایەن، بۆ ئیشی ڕۆژێک و دوانیش ڕوونی کەرەوە. هەم کرێکار و وەستاکە ڕوونی کاتەوە، هەم خاوەن ئیش ڕوونی کاتەوە. کرێت ئەوەندەیە، بە سەعات بەوەندە، بە قۆنترات بەوەندە. جۆری ئیشەکەش ئەمەیە. سەریح بە پێچ و پەنا و ئیشەڵا و ماشەڵا خەڵک مەخڵەتێنە. خوا جوانە و کاری جوانی پێ باش. چەند جوانە کاتێک لە کۆتایی ئیشەکەیە کرێکارەکە کە کرێکەی ئەدەیتێ دەستخۆشیێکیشی لێ بکەیت، بڵێ یاخوا لەشە ساغ بێت، یاخوا عافێتێ بێ ئەو پارێ، یاخوا بیدەی بە خواردنی خۆش لەگەڵ مناڵەکانتان نەیدەی بە دەرمان و عەیادە. چەند جوانە تۆش کاتێک کە ئیشەکەت بینی کرێکارەکە و وەستاکە کە ئیشەکەی بۆ تەواو کردووی، دڵخۆش بی لە ئیشەکەت، بڵێ بەخوا ئیشە جوانت بۆ کردو، ئەشهەدو بالله گوناحە ئیش بە تۆ نەکرێت، ئیش حەقە لە پیاوی وەکو تۆ بە هەر ئیشی پێ بکرێت. ئەبێ وا بکەی ئازیزەکەم کە ئیشت کرد جوان بیکە. من لە بیرمە لە وتارێکە باسی ڕزق و ڕۆزی خوام کرد کە خوا ڕزق و ڕۆزی مرۆڤەکان بە بەرەکەت ئەکا و ڕەحمەتی لەگەڵا ئەنێرێ. ئەبێ خۆت وەسیلە بی، ئەبێ دوکاندارێکی ڕووخۆش بی، ئەبێ کەلوپەلەکان و کوالێتی بێ، ئەبێ نرخت گونجاو بێ، ئەبێ معاملەت شیرین بێ لەگەڵ خەڵکا، خاتریشت پێ بێ. ئەبزانە خوا ڕزقت ئەدایان نە. خەڵک سەلامەکە جواب نادەیت تۆ خەریکی مۆبایلەکەتی، یەتە ژوورەوە نرخی تاقەت نییە جوابی بێتەوە، نرخت لە خەڵک بەرزترە، خاتر بڕبەنی لێی خاتر نییە. ئەم پیاوە گەجارە هاتە دوکانەکە تۆبەی بێجارەتر بێتەوە، لە 6 شوێنی شای گەڕێت وڵێ دوکانداری وا عەبوسم هەر نەدیوە، وەسا و کرێکاری وا خراپم هەر نەدیوە. ڕزقت کوڕە بێ ئەو کات. کەواتە وەختێ ڕزقت واسعە بێ،
خوا بەرەکەت و فەزڵت بۆ ئەنێرە بێ خۆشت وەسیلە بیتیایە جوانکاری و بەپێی فەرمایشتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کارەکانت ئەنجام بێ. لە کۆتاییە ئەڵێم ئێمە چۆن حەزەکەین ئیشمان بۆ بکرێت تۆ وا ئیش بکە، چۆن حەزەکەی کرێ وەرگری کرێی خەڵکی وا بدە، هەر ئەوە کۆتایی بێ بەسە. خوای گەورە عاقیبەت خێرمان کە، خوایە ئیمانمان دامەزراوکەی، دڵمان پڕ لە خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت کەی صلی الله عليه وسلم. یا ڕبی خوایە بەرەکەتی ئاسمان و زەویمان بۆ بڕێژە بە ڕەحمەتی خۆت، مەزراکانمان بە بارانی ڕەحمەت تێرئاوکە ئەی پەروەردگار، ڕزق و ڕۆزی فەلاح و جوتیارەکان واسعکە و ڕنج بەبانە بن یا رب العالمین. خوایە تەوفیقیان بدە کاسبی پاک و جوان بکەن، خوایە بەرەکەت و ڕزقی حەڵاڵیان بۆ بڕێژە بەسەریانە، دوکان و بازارمان جوڵە و بەرەکەتی تێبخە ئەی پەروەردگار. خوایە شیفای نەخۆشەکانمان بدە، خوایە ئەو نەخۆشانەی دڵیان بە دوعای ئێمە خۆشە خوایە شیفایان بدە، ئەوانەی دەمیان پێمان نەگەی و پیان نەوتین خوایە شیفایان بدە یا رب العالمین. یا ربی خوایە ئەوەی گرفتێکی هەیە بە ڕەحمەتی خۆت بۆی ئاسان کە، خوایە ئەوەی بەڵایە ڕووی کردو دەروی لێ بکەرەوە نەجاتی بدە، خوایە ئەو گەنجانی هاوسەرگیریان نەکردو یا ربی هاوسەرگیریان بۆ ئاسان کە، خوایە ئەوانی هاوسەرگیریان کردو ئارامی و خۆشبەختی بکەرە بەشیان و کێشە و ناکۆکی لە ماڵیان ئەمەهێڵە یا رب العالمین. خوایە ڕەحمەت و لێخۆشبوونی تۆمان پێویستە ئەی پەروەردگار. خوایە لە دایک و باوکمان خۆش ببە، خوایە لە دایک و باوکمان خۆش ببە، لەو خوشک و برایانماندارانمان خۆش بە کە بەجیان هێشتین و سەفەری قیامەتیان دەست پێ کردووە. اللهم آمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. فاسعوا إلى ذكر الله